پلەی زیاتر لە 8,000 پێشمەرگە بەرز دەکرێتەوە. ئەمڕۆ پێنجشەممە 6 دوای 2025 بەشی ڕاگەیاندنی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە. پلەی 8168 پێشمەرگە و پلەداری سەر بە وەزارەتی پێشمەرگە بەرز کرایەوە. لە نووسراوەکەی وەزارەتی پێشمەرگەدا باس لەوە کراوە کە بە پێی فەرمانی وەزاری ژمارە 2307 لە بەرواری 6 شوباتی 2025 کە واژۆی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانی لەسەرا پلەی 8168 پێشمەرگە و پلەداری وەزارەتی پێشمەرگە لە خشتەی ئەیلولی ساڵی 2024 بەرز کرایەوە. هەر لەم بارەیەوە شۆڕش ئیسماعیل وەزیری پێشمەرگە باسی لەوە کردووە کە لە سەرەتای دەست بەکاربوونمان لە وەزارەتی پێشمەرگە بە پشتیوانی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان توانیومانە پلە بەرزکردنەوەی پێشمەرگە و پلەدارانی وەزارەتی پێشمەرگە بخەینە سەر ڕێچکەی ئاسایی و یاسایی خۆی. لە پاڵەوەشدا دابینکردنی مافەکانی پێشمەرگە و باشترکردنی ژیان و گوزەرانیان لە ئەولەویەتی کاری وەزارەتی پێشمەرگە و پرۆسەی چاکسازی بووە. ئاماژەی بەوەش کردووە کە لەگەڵ دابینکردنی مافەکانی پێشمەرگە پێویستە پێشمەرگە هەمیشە لە بەرەو پێشچوون و بەرزکردنەوەی توانە سەربازیەکانی دابێت.